ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ هاتم بۆ شاری مەدینە کە هاتم بۆ شاری مەدینە پێش ئەوە نقطەیەکی تەفتیش هەبوو پشکنین چۆن دەڵێ سەیتەرەیەک هەبوو ئەفەرمێ لەوێ منیان ناسی ئیمامی ئەلبانیش یەکێکە لەم سەردەما لەو کە هیچ کەسێک نێ بەقەدەم شارەزای لە حەدیث پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم ڕەحمەتی خوا لێ بێ دەمێک وەفاتی کردووە دەفەرمێ کە منیان ناسیەوە یەکێک لەوانەی کە لە خاڵی پشکنینەکە بوو وتی ئیمامی ئەلبانی یەک داواکاریم لە تۆ هەیە یەک داواکاریم لە تۆ هەیە وتم فەرموو وتی سەلامی من بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتم لەوانەی لە بیرم بچێ لەوانەیە ئیهمالی کەم باشە من کەسێکت پێ نیشان بدەم سەڵاواتەکەت ڕاستەوخۆ بگەێنێ سەد بۆت بگەێنێ من لەوانەیە لە بیرم بچێ بەڵام کەسێکت پێ نیشان ئەدەم یەکسەر سەڵاواتەکەت ڕاستەوخۆ دەگەێنێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پیاوەکە زۆر دڵی خۆش بوو وتی ئەو کەسە کێیە فەرمی مەلایکێ چونکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سەڵاواتێکم لەسەر بدا لە هەر شوێنێک مەلایکە ئەو سەڵاواتی پێ دەگەێنێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە واسیتەی نای پێویست ناکە فڵان کەس چێ بۆ عومرە سەلامی بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆت بیگەێنە ئەوە سنەتە خۆت بڵێ اللهم صل على محمد پێشەوەی کابرا هەنگاوی بنێ کەشتۆ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کابرا سوار تیارە نەبوو سەڵاواتەکەی تۆ گەیشتی تر پێویست ناکە بە خەڵکە بۆی بنێری خۆت بینێرە بە مەلایکە بینێرە ئێ باشە منێکی تاوانبار بۆت بنێرم باشترە یا مەلایکێکی بێتاوان سەڵاواتە سەر پێغەمبەری خوا بدەن صلی الله عليه وسلم دڵنیابە یەک بە یەکی دەگاتە جێگای خۆی بە ئیزنی خۆی